بەداخەوە خێزانێکی زۆر هەیە ئەناڵێنێ لە خەسخانەی هیوا ئێمەمانەیە ئەو مەرحەلەیە دابەزێنین بۆ ئەوی خوێندکارەکان بگەنە ئەو مەبەستەی کە تەخەڕوجیان کرد لێرە خۆیان هەریەکە بڕۆنە ماڵەوانێ بزنسێکی بچووک بۆ خۆیان دروستکەن هەدەفەکەمان ئەوە بووە خوێندکارەکانمان گەیانۆتە ئەو مەرحەلەی کە خۆیان بتوانن ئەو شتانەی کە ڕۆژانە پێویستە ژیانی ڕۆژانەی لەسەرا ئەمان بەرهەمی بهێن و بیکەنەوە بازاڕوانێ لێرە ئێوە چیان فێرەکەن؟ هەموو شتانیان فێرەکەین کە ڕۆژانە بۆ ژیانی خۆمان پێویستمان پێ بۆ نمونە تۆ هەموو بەیانێ پەنیرە خۆی خوێندکارەکە پێویستە بزانێت کە پەنیر چۆن دروست دەکرێت یان بۆ نمونە ئێستا کۆمەڵێ بەرهەممان هەیە یەکێک لەوانە ترێ بەس نەهاوینە هەیە باسی ئەم کاتە ناکەم کە ئێستا بەهۆی تیجارەتەوانێ و ڕێژێکی زۆریە بەڵام بۆ ئەوەی خەسار نەبێ فێری تەلەبەکانمان کردووە بتوانن بە چەند ڕێگەیم خۆراکانە هەڵبگرن ئایا لە ڕێگەی دروستکردنی سرکەوە بێ لە ڕێگەی وشکردنەوە بێ لە ڕێگەی بەستنەوە بێ یان لە ڕێگەی بەکارهێنانی ئێستا بۆ نمونە لێرە چیان دروست کردو خوێندکارەکان مرەبایان دروست کردووە ئێستا یەکێک لەمانەمە بەهەیە هەموو کاتێک نییە ئەم بەرهەمانەیەمە مەوادی حافیزەمان بەکارنێناوە مەوادی کیمیاییمان بەکارنێناوە خۆی هەدەفەکەمان ئەوەیە کەمکردنەوەی مەوادی کیمیایی ئێستا هەمومانەزانین کە بەداخەوە خێزانێکی زۆر هەیە ئەناڵێنێ لە خەسخانەی هیوا ئێمەمانەیە ئەو مەرحەلەیە دابەزێنین کەمی کەینەوانێ لە بەرهەمەکانە ئەوەیە تەنها مەوادی کیمیایی بەکار نهاتووە کردنە بازاری بەرهەمی خۆماڵیشە چی داکردووە بۆ ئەوەی کە بەرهەمێک دروست بکرێ ببێ بە مۆشی کورد بچێتە دەرەوەی کوردستانیش واللهی ئەوەی ڕاستی بێ ئێستامان لێرە چیان کردووە پەنیریان دروست کردووە پەنیرێکێک بۆ لە بەرهەمەکانی تریان پەنیرەکەیان بە جۆرێ دروست کردووە ئێستا تقریبەنەوەی مە 3 ڕۆژە دروستمان کردووە هیچ تێک نەچووە تەنها هەڵگرتنەکەیمان لە ڕێگەی خوێوە بووە لە ڕێگەی جاترەوە بووە جاترە بەرهەمێکی خۆماڵیە و ئەنتی ئۆکسیدەی نیشە هەم بۆ تەندروستی باشە و هەم خۆراکەکەش هەڵەگرێ بۆ ماوەیەکی زیاتر ئەو هەوڵانەمان ناوە ئیتر ئیشەڵا خوێندکارەکان خۆیان وردە ئیتر گروپ دروستەکەن بۆ خۆیان کردێکی بچووک دروستکەن و هەوڵبەن ئەم شتانە بکەنە بازاڕەوە کارێکە هەیە کە لە دەرەوە بیبینیتەوە بزنسی خۆی دانابێ و سوودی لا بخوێن نەبینی ومانە یعنی خوێندکارمان هەیە ئێستا خۆی شوێنێکی دروست کردووە ترشا دروستەکە ئەی فرۆشەوەی کاتە بازاڕەوانێ شەرت نییە هەموو کەسێ هەوڵ با بڵێ من تاعینە بم لە کەرتێکی حکومیە تۆ ئەتوانی لە ڕێگەی کەرتی تایبەتەوە خۆت بزنسێکی جوان دروستکەیت و ئیشەکانە بەڕێوەبەری بەسێوەکەوتە مرەبای گوڵیان دروست کرد و ئەمەیان چییە؟ واللهی ئەمە خوێندکارەکان حەزیان کرد گوڵێکی زۆر هەیە لە ناو پەیمانگایە هێنامان وشکمان کردەوانێ بیریان لەوە کردەوە وتیان مامۆستا بۆنێکەین بە مرەبا